گردانی شاوم بم بەگەشتێرەی گاناوێدا بڕێکەوتوین بەرەو ناوچەیەک کە سەردەمانێک هەمومان بە ناوەکەی ئاشنا بووین. ئاشنابوونەکەش هۆکاری ئازایەتی ئەو شۆڕژگەرانە بوون کە دوژمنانی گەلی کوردیان سەرکوت کردبوو. ئەم ناوچەیە مەیدانی بەرخۆدان و ئازایەتی بوو. لێرە ڕۆژانە دوژمنانی کورد گورزی گەوریان بەردەکەوت. ئێستا لە ناوچەی جەبارین، ئەو جەباری کەمەڵبەندی ئازاترین شۆڕژگەڕەکانی کورد بوون لە هەشتاکانی سەدەی ڕابردوو. ئەمانە دانیشتوانی گوندی گۆلەمۆن بە چەند کیلۆمەترێک دوورتر لە گوندەکەی خۆیان چاوەڕێی ئێمن تا بچینە لایەن و دەردەدڵی خۆیان باس بکەن. ئەوان تابلۆی گوندەکەش بە پیرۆز دەزانن، بۆیە گرنگە بەلایەنەوە لە بەردەمیدا وێنەیەک بگرن. سڵاو لە بینەرانی بەڕێز لە هەرکوێکن لە شوێنپێکانی ڕیشەوە لە گوندی گۆلەمە بەرنامەی دێبەدێ چوونێتە گۆلەمە لە ناوچەی جەبارین. بینەرمان بن بەشێک لە مێژووی ئەم گوندە و نەبوونی خزمەتگوزاریەکان هەڵدەدەینەوە. ئێمە دەڕۆینە گۆلەمە لەگەڵ خەڵک، ئێوەش بینەرمان بن. گوندی گۆلەمۆ لە ڕووی کارگێڕیەوە سەر بەناحەی قادرکەرەمە و ئاخر گوندی ناوچەی جەباریە و هاوسنووری گوندی قەشقەی شێخانی قادرکەرەمە. گۆلەمۆ ناحەی قادرکەرەم 5 کیلۆمەتر باشوورەتی و دەکەوێتە 53 کیلۆمەتر باشووری قەزای چەمچەماڵ و 64 کیلۆمەتر خوارهەڵاتی شاری کەرکووکە و 26 کیلۆمەتریش باشووری ڕۆژهەڵاتی ناحەی تەکەی جەباریە. ئەم گوندە لە ناو دۆڵێکدایە کە بەم گردانە چواردەور دراوە. گردی جۆڕەوان خۆرهەڵاتی و ئاوەشۆریش دەکەوێتە باکووری و دیسکەبانیش خۆر ئاوایەتی. لە کۆندا ئەم گوندە ئاوێکی زۆری هەبووە، بەردەوام مەرەزە و بەروبوومی هاوینەی لێکرا و چەندین ئاشی ئاویشی هەبووە کە لەم شوێنەنەدا بووە. ئاشەکانیش بەناوەکانی ئاشی محەممەد لفتی و مەرەزەجار و ئاشی سەید عەلی و سەید خورشید و ئاشی مەیدان کە مێژویان زۆر کۆنا. شتێکە لەم گوندەدا جێگەی هەڵوێستە لە سەرکردنە ئەویش ئەم دارتوانەیە. هەر یەکێک ناوی خۆی هەیە و بە ناوی ئەو کەسەوەیە کە ڕواندوێتی. بۆ نمونە دارتووی حاجی قادر و دارتووی ناوباخ و قادر عاسە و داری سەید عارف و داری مەلا عەولکەریم و داری ڕەمەزان و داری کانیمەلا. هەموو ئەمانە بەدەستی کەسانێک ڕوێنراون کە ئێستا لە ژیاندا نەماون. سەردەمی ئەوانش ئەم گوندی گۆلەمۆیە زۆر قەڵەباڵغ بووە. مێژووی دروستبوونی گوندەکە دەگەڕێتەوە بۆ 400 ساڵ پێش ئێستا و کەسانێک لە سووریاوە هاتوون ئاوەدانیان کردوێتەوە بە ناوی شێخ محەممەد شازادە. ئێستاش زۆربەی زۆری دانیشتوانی گوندەکە نەوەی ئەو پیاوەن. محەممەد شازادە هاتووە ئەو کانی گەورەی پێڵێن لەوێ بە تەنها چێخێک گەڵداوە بۆ خۆی لەوێ ژیاوە. ژنی هێنا ئەوتە نازانم ژنەکەی ناوی چییە، بەڵام کوڕێکی بە ناوی عەباس بووە. ئێمە هەمومان ئەم دێ ئەولادی عەباسین. چێ کوڕی بووە شەرەف و متوزا و هەیات. ئەم چێ کوڕەش ئێستا ئەولادی کەوتوتەوەکو ئەم پیاوانەش ئەولادی ئەو ئێمەش ئەولادی ئەوین. ئێتر ئەم دێیە لەخوا بەجار بێ لای سەرەوەمان سنووری سەرەوەمان دەیەکی چنگنی پێڵێن وەستاخری پێم بانگۆلی پێڵێن. ئەم لامان
شێخ محەممەد زەردەیە مەحی فەریزایە علی مستەفایە لای خوارمان ئالیاوەیە و دەی قەشقەیە ئێمە لەم ناڕاتە ئەژین ئەم هەموو حودودەمان ئەم سێپیاوە بریان دەڕێەوە لەخوا بەجابێ هیچ مشکلێکان بۆ ئێمە دروست نەکردووە هیچ ناخۆشیەکان بۆ ئێمە بەجێنێشتووە ئێمە ئەولادی ئەوین ئەم دیەیە لە پشتەوە سەیدین ئەولادی عەبدولجەبار عەبدولجەبار ئەچێتەوە سەر حەزرەتی مامۆستای کاظم باش ئێمە هەمومان ئەولادین بەڵام هەیە لە پشتەوە لەگەڵ ئێمە نین یعنی سەید نین بەڵام چەند پشتێکان لێرن ئێتە نەنکیانش خەڵکی ئەم دێ ژنیان هێناوە لەم دێمە جاران ئەم بلۆ کوشتانە نەبوو جووتەکرا بە یەسر و گاو ئەمانە خان و ساغدا بە قوڕ یەکێک گەر دەچکوت بە گوێدەژی نەبووە شتێکی نەبووایە هەموو وەکو برا ئەچوونە پیرەوە پێرێن گەلە جووت و گەلە درە و یارمەتیدانی بۆ خانە سادان برایەک ئیشێکی بکرا لەم دیایە کەسی نەبووە یان هیچ بواە ڕاستەن خۆی داماڵە چی یارمەدێت بۆ زەرعات و بۆ فەلاحەت و بۆ جوارکردن و تەبایەکی زۆر زۆر ئەختارێک لەم دێ ئێمە سەر بکرا ناخۆشی بکرا هەربی تاوز بن بە گۆچانەکەی ئێتر هەموو لێکە بۆ کەسی شەرینەوە شێ بن ئەوانە کە قسانە ڕۆیکەی ئەوانە قسانە ڕۆی پیاوی بەناودارمان زۆرە سەی بابە عەلی محەممەد سەی خاوەر حاجی ئەحمەد حاجی محەممەد سەی خاڵە سەی کاکە عەلی نەعمان سەی بابا سەی قادر نووری سەی بابا سەی عەلی عەبدوڕەحمان مەلا خورشید ئەمین محەممەد عەباس سەید قادر گوندی گۆلەمۆ لە پێشەنفالدا زیاتر لە 95 ماڵبۆ و تا ئێستاش دوو جار سوتا و لە تاوانی ئەنفالیشدا 30 کەسیان ئەنفالکرا و لە دوای ساڵی 1990ەوە بەشێک لە دانیشتوانی گوندەکە دەگەڕێنەوە و ئەویش بۆ ئاژەڵداری ئەگەرچی سوپای ئەو سای عراقیش لە ناوچەکەدا بووە لە ساڵی 1991 هەژدە ماڵ گەڕاونەتەوە و لە ئێستاشدا تەنها 4 ماڵی تێدایە ئەوانیش بە بۆنەی ئاژەڵداریەوە ماونەتەوە ئەگەرچی ئەم گوندە لە پێشدا لە ڕووی ئاوە ئاوێکی زۆریە بۆ و چەندین باخ و باخات لە گوندەکەدا هەبوو وەکو باخە هەنجیر و هەنار و ترێ و قەیسی بەشێکی زۆری میوەی ناوچەکەش لەم گوندەوە دابین کراوە بەڵام لە ئێسادا کەم ئاوی تەنگی بە دانیشتوانەکەی هەڵچنیەوە و زۆربەی کات ئاوی خواردنەوە خۆیان بە تەنکەر دابینی دەکەن ئەگەرچی تا ئێستاش چەند کانیەک لە گوندەکەدا هەرمەوە و ئاوی تێدایە بەڵام بۆ خواردنەوە ناشێت لێسادا ڕوبەری زەوی ئەم گوندە پێگاتووە لە 2295 دۆنم کە 1600 دۆنمیان دێمیە و 95 دۆنیم بەراویشان هەیە و لەگەڵ 600 دۆنم پوشەڵانیان هەیە لە ڕووی ئاژەڵداریەوە 1000 سەر مەڕووبزنیان هەیە و 15 سەر ڕەشەوڵاخشیان هەیە سەجاران وەکی سە نەبوو هەموو ماڵەکان حیوانداریان نەبوو قسمێکیان هەیەیان بوو تر خزمەتی خەڵکان پێ کردویان پێدا ماچیان بە خزمەکانیان دەڕۆنیان بە خزمەکانیان نەدا ئێتە ئەگەر یەکێ دەچی نەڕوایە خزمەتیان کرد لە ماوەیەک جارێک چەند حیوانێکیان سەر بری دەور بێت حیوانێت پیانەوت مەولود دەکەین بەچانەکرد لە هەموو دێکە ئەم زەرعاتانە ئەم دیاتێک کە تو جەرامت پێاتی ئەمە هەموو یەکرایە زەرعات لە زەنگنەوە هەتاکو و سەنگاو هەتاکو و هەمەوەن ئەم دێمە باری بارە کرد لە بامێ و تەماتە و پیاز و هەنجیر و قەیسی و ئەمانە ئەیان برد ئەیان فرۆشت ئەم عەشرەتانە ئەوان وەک ئێمە نین دەی من ئێمە بەراو بووین ئەمە هەمووی بەراو بوو ئەمە ئاوی ئەم جۆگەی ئەمە دی ئەمە جۆگەیە کە تقریبان سەیەکی ئەم دێ لەم جۆگە زەرعاتێک ئەوش کرد یەکەتر لێ کانژیرینی پێڵە ئاوە شیرین و خۆشە ئەوە کەتر لا مزگەوتە کانی گەورەی پێڵێن ئەمە ئێرەش نییە نانە ئەمە ئاوی تایە ئەو جۆگایی بۆ کراوە کرایە زەرعات زەرعاتەکان لێتر ئەو شوێن ئەو دارە ئەوە باخ و باخ سێجەبات هەنجیر چاکی چابوو خەچی چاک بامێ باەنجام هەموو خواردنیەکی ئەو سەردەما لەم دێمە چواردەوت لە ڕووی
دەوڵەمونی و ئەم دێمە دەستنڕۆی کەمتیا بووە پیاوی دەوڵەمۆن و باشی زۆر تیابێ ئەم جەباریە زۆریان هاتوونە بەلای ئێمە بە زەکات و بە قەرز و بە هەموو شتێک بۆ سید شتەدا زەکات وەرەگرێت سید زەکات دەدایە زەکات وڵا ئەوەی فەقی خۆمان بەماندا بێوەژە لایە باتە مادایە ئێوە زەکات وەرناگرێت بەەوەی ئیسە وەرێگرین ئەو ساوەرمانێ هێبرا ئێمە لەم تازە هاتنوی دیگەمان کە ئاودان کردوتەوە لەنەوەت حوتەوە لەنەوەت حوت واتێت ئەم دێ یەکەم ساڵ 2 ماڵ بووین دووەم ساڵ بووینە 5 ماڵ سێم ساڵ عەدەدمان شوێ 15 بۆ 20 ماڵ بابڵین ئەو کاتە حکومەت عێراقی لە قادرکەرم بوو ئێمە لێرە تەبان بابڵین منتقەکە محەڕەمە بوو بەڕاستی ئەو کاتە ئیتر بە دوای ئەوەجا بابڵین بەڵێ ئێمە بە محەڕەمە لێرە حکومەت عێراقی لێ بوو بە ڕۆژانە هەتاگو نیمڕۆ لێ حرسیاتمانە کرد لەبەرەوەی کە حکومەت نیەتە سەرمان لە تا خوارەوە دواتر زمان نامە ئەمە جێش تا بەیانان دەرەچێت تا خواران دەرناچێت ئەو بەرنامەیەمان هەبوو تاوان بەهرەوەمانیش مەشغوڵمان بە مەڕداریەوە خەیلی بەڵێ بڵێ حەرزار خۆمان لەبەرەوەی بابڵین کە عەدەدمان چۆ 15 ماڵێک هەموو ڕۆژانە لەم بانەی کەماندانیا بەتفەنێک و ماڵ کاگەر جێش هات لە خوارەوە دوسێ فشەکەم تەقین لەبەرەوەی کە ئێمە منتقەمان محەڕەمێ بەرەوسەرەوە دەرەچی ئیتر دەستی پێمان ناگا ئیتر تقریبا 15 ماڵێ بن هەمومانیش مەشغوڵ بە مەڕداریەوە هەتاکو 2003 بۆ حسابە لەنەوەت حوت ئێمە دیگەمان ئاودان کردوتەوە بەڵام چێت لە 2000 وەقزانم یەک بوو جارێکیان جێش هات بۆ ئێرە سعات 2 دوای نیمە ڕۆ هات بەهار بوو سعات 2 دوای نیمە ڕۆ هات ئێمە دیگەمان بەجێ لە ڕوومان کرد ئەم جوڵەوە ئەوان شاتن 2 ساعت لەناو دیگە بن دوای 2 ساعتەکە دەرچوون لە دیگە و گەڕانەوە بەڵام چێ خەیلی ئەوە نەبێ بابڵین ئەو شتەی هەبوو لە دیگا خواردبوویان جوندەکان زۆر بوون تقریبا عەدەدیان 300-400 جوندیە بوو هاتاوایگە دەستکاری هیچ تریبانیان نەکرد خەی قاپی مافیان شکانە بوو بابڵین تەفتیشیان کرد بەس ئیتر خواردنیان خوارد دەستکاریش بانێ ئێستاش حالێن سەرقاڵی کاکە بابڵین فەلاحەتەکەین وەکو گەنم و جۆ مەڕداریەکەین مانگاداری تەبان هەر مانگامان شێ بابڵین هەر ماڵێ مانگای دو سێ مانگایەکمان ئەگەر ئاومان ئەلان زەرعاتمان شێ بەڵام چێوە ئاوەکەمان سێ بینی واوشکی کردێ کۆتایی ساڵە و ئەم چەمانە عادەتی وایە چەم واو هەتاگو مانگی 6 و 7 و 8 تقریبا ئاوێن بەڵام چێت لەوە لایتر ئەیدادە دەسەوە لەم زروفا وای لاتە زوو ئاوی زۆر بووە بەڵام ئەم زروفا وای لاتەوە گۆلەمەوە لە ساڵی 1954 بۆ یەکەمین جار خوێندنگای تێدا کراوەتەوە بەڵام ئێستا بێ خوێندنگان چەند خوێندکارێکیانەیە بە ئۆتۆمبیلی خۆیان هاتوچۆی ناحەیە قادەکەرەمیان پێ دەکەن ئەمە جگەلەوەی تا ئێستا ئەم گوندە کارەبای نیشتیمانیان نییە و بەتەنا بەم مۆلیدەیە کارەبا دابین دەکەن دانیشتوانی گوندەکە دەڵێن لە گەرمای ئەم هاوینەدا تەنها چاوەڕێی ڕەحمەتی خوا و 4 کاتژمێر کارەباکەی مۆلیدەکان بوون ئەوە ڕێگاوبان و دۆخی دیەکە لە ڕووی خزمەت گوزاریەوە زۆر خراپە. مزگەوتە تاان ئەم ساڵ دروستکەەوە ینی تقریبا ساڵی پێ بووینە ئەمە پێشتری چەند جارێ ڕووخاوە تازە کراوەەوە ئێمە ئەم قۆمان و منیش بە تایبەتی هەر بەشداریم تیاکردووە الحەمدلله ینی سەرەکیش بووین الحەمدلله لەخوا بە زیادە تازە ماکردۆ بە یارمەتی ئەو خەڵکی دیەکە بە عام بۆ خەڵکی تریش ئاوکاری ماکردو ئەنی هیچ دەستگایەکی حکومی بەشداری لەمان نەکردو ئاهلی ئەمجا ئەنفالیشمان هەیە وەکو ئەو پیاوانە باسییانگرت سی ئەنفالمانەیە ئێمە زوڵم لێکرایە زۆرین ناکرێت لەم چرکە ساتا چرکە سادا هەنێ شت بخوێنینەوە ئێمە لەبەرۆ ناوێنە ناو ئەنفال بەناو ئەنفالەکانەوە یانی گشتی پیاوی خۆشەویست بوو جا دێمە سەر مێژووی بۆچی ناوێنێ ئەنفال ئێمە ئەم دێمە تۆجی لە ڕووی دینەوە الحەمدلله زۆر عشقی دین بووینە لە مێژووە لە پەنجاکانەوە کاکسەی هەموو باسکی لە مامۆستا مەلاعالیەوە کە لێرە مامۆستا بووە مامۆستای گەورەی هەمومان بووە مەدرسەیشی لەگەڵ هین کردووە یعنی چی مەلا بووە چی مەدرسەیش مەدرسەی لە نەحێ هێناوە چۆ لە نەحێ خۆی لایە و جار قومسێر و ئەمانەیان پێوت زوو تێگە چێڵێم مەدرسەیش هێناوە کەیتە دوا ئەو ئەلحەملا کە حکومەت ئاگادار بۆتۆ لەم دی و خەڵک لە دووش هەم لە دینیە خوێنێ هەم لە مەدرسەیش باڵێ هەم مامۆستا مەلاعالی و هاوکارش تەمەنە بوو ئەمجا مەکتەب هاتووە ئەو پیاوانە باز مێژگان دوای ئەوە مامۆستا شاکر کە تورکمان بۆ ئەنێ بەسەرهاتی هاتووە ئینسێمە تقریبا
هەتا ئەنفالەکەت بۆ باسەکەن ینی ئیستا خەڵگەن حملە تا ئەنفالەکە ئەم دێمە زیاد لە 30 قورئان خوێنی تیا بە بەمەلاگەن 30 قورئان خوێنی کە قورئانیان ڕەوان بووە تا 88 ئەم ینی سێچارێکیان پێ بڵێم گەینێتە پلەی وەزیریش کادیریان تیا بە لە ڕووی شۆڕشەوە شۆڕشی پێشوو شۆڕشی تازە یعنی ئێمە دکتۆرمان هەبووە لێرە لەم مزگەوتا هەرچی پێشمەرگەیەکە و پیاوە باسی کرد کاکسێن وزات پێم وایە هەر پێشمەرگەیەکە بریندارە بۆ هەر لێرە دکتۆرەکە لێرە ئێمە خۆمان کشمان هاوکارمی پێش خەڵکی مزگەوت ڕامانەکە پێش خەڵک من خۆم یەکێ بموانە ئەمان شایەتی وەدەن مەچینەمە بۆ ینی دایمە شۆڕشم گوازدە بۆم لە یان شۆڕی تازەیش ئەوە کۆنیشە لێی گەڕێەوەنە خزمەتمان کردووە ینی خزمەتەکە لە حەد بەدەرە خۆتان وەزعی ئەم ناوە ئەزانن ئێمە تەسحێماندا ئێمە خوێنمان ڕژانگە لە پێناو ئەم حکوومەتانێکەوە هەتا ئیستا هاتووە ئەم شۆڕشە لە ئەوەڵەوە هەتا ئیستەکە بەڵام ئێمە خوێنمان ڕژانە بابامان کوژە برامان شەیدە برامان ئەنفالە کەسمان یعنی کەسێک نەبووە کە یعنی شایەنمان بینە بە جعدەیەکی چەگلاوی تێگەشتی وا ئەیبن کارەبانە جعدە نییە ئیتر بەڕاستی خۆتان ئەیبینن بەڵێ گەرمیانیەکان بەپەلە جامانەکان دەخستە بندەسیان تفوانەکانیشان دەکردە شانیان ئەوان بەرەو گردەکان کە لەوێ سەنگەریان داکوتی بوو بەرامبەر دژمن ژنەکانیشان لەسەر تەنوربانەکان کە تەنوربانی هاوشەوەی ئەمەن لەسەر ئەمە نانیان دەکرد و بەم تەنورەش دایان برژان ئەوان ئاوا شۆڕشان دەکرد تەنها لەبەر ئەوە گەرمیانەکان ویان دەکرد کە کوردستان وێران نەبێ کە پێی دژمن نێتە ناو گوندەکانیان و گوندەکانیان کاوە نەبێ بەڵام ڕۆژگارێکات ئاواتەکان زینە بە چاڵ کرا ئێستاش گەرمیانەکان و گۆلەمەکان بە هەمان شێوە جامانەکانیان لە بندەسیانایە ژنەکانیان لەسەر تەنور نان دەکەن بە هەمان شێوە لە جیاتی تفەنگ بێڵەکانیان لەسەر شانیانە و زەویەکانیان دەچەڵن ئەوان دەڵێن ئێمە هیچمان ناوێ تەنها هاوکارمان بن بۆ ئەوەی گوندەکانمان ئاوەدام بکەنەوە گۆلەمە یەک دەڵێ حکومەتێک نەتوانێت یەک بەرمیل گاز بۆ من دابینکە چۆن حکومەتێک بێت ئەی من چۆن بتوانم گوندەکەم ئاوەدام بکەمەوە وە چەندەها کەسی تر هاتووە سەردانیان گوندەی کردووە تر بەرپرسیە و لەم شتانە هاتوونە بەڵام هەر هەمووی وعدی داوە بەڵام تا ئێستا جێبەجێ نەکراوە نمونەش بەڕێز مامۆستا جەلال بریکاری وەزیری ناخۆ تەلەفۆنی کرد بۆ مدیرناحی قادکەرەم هەر بەنسبەت ڕێگاوبانەکەوە کاتی تەلەفۆنەکە ئەکاڵێ بەسەر چاو کە تەلەفۆنەکە تەوابووی ترە و بەسەر چاوەیە و هیچ هینێک نییە وە کارەباش ئەو خۆتان نەزانن مۆلدێکمانەیە گاز بۆ هەموو دیەکانی دەور و پشتی قادکەرم ناحیەکانی بە بۆ نێو شەریکەوە بەلاشە بەڵام بۆی نسبەت ئەمە ئێمە تا ئێستا گازن بەڵێ من خۆم ئێمە نزیکەی 20 بۆ 22 گەنجین وەکو خۆم کەوا هەمومان ساحب ژن و ماڵماڵین کارەبامان هەبێ دێنە بۆم گوندە بەڵام لەبەر بێ کارەبایی ڕێگاوانەکە و کارەباکەمان ئەساسە وا مەکتەبمان بۆکراوە بەڵام مەکتەب لە نیوەچل جێما بە بۆنێم قەیران داراییەوە ئەمەنەی ماندووە بم ئەمەە ماندووە بم لە ماندوو دیدی هیچ ینی زۆر ماندووە وەڵا هیچمان بۆ نەکراوە چیمان بۆ کراوە لە جای لای جادەوبانەوە جادەوبان ئەوە مەکتەبمان بۆ نەکراوە ئەوە کارەبامانیە بوو ئایا ئەم سنوورە گشتی گازەکەی کراتە بەلاش بۆ ئەیرە گازی بۆ نەکراتەوە بەلاش ئاروەڵا تۆشکوری بە مۆلی دەکەش ئاروەڵا شکوری ئاروەڵا ئەگەردسان وەڵی ئەم ئێوارە بۆ ئێوارە کارەبامانەیە ئەوە بڵێ ئەم ڕەمەزانە هاتۆ چۆ لەم سێوەرا بە گەرما دانیشتینە ئایا ژیان ئێمە ئەوێ چۆنی بێت
ئەم هاوینەتان چۆن بەڕێک وڵی ئەمەە بە ڕزالە ینی خسمانەتە ڕێ ئەمەە بە ڕزالە دەدە ئەو بفەر ئەم مناڵ لە بێشکایە ئەمراوە چەند ماڵە وڵا ئەوە مانگێک و تقریبان 6 ڕۆژ 7 ڕۆژێک باش ئەم مناڵە لە بەم گەرما بەمینە چۆنانێ کارەبا وڵی کارەبانە بۆتە ژیانی خۆتە زانی ئەم گەرمایە خۆت دەم سێبەرا بە تا سعاتی خۆت بۆ ناگیریە حاڵە چۆنە باشی تقریبا ئەوە بۆ 17 ساڵ 18 ساڵێکی ئێمە هاینم دیە بە هیچ شێوەیەک حیشمان بۆ نەکرێەوە حیشمان بۆ نەکرێت ئەوە حالکارە بامان ئەوە حال جادەمان ئەوە حال ێگەوبانمان ئەوش حال ئاوەکەمانە ئەوش حال مەکتەبەکەمانە مەکتەبەکە بە نیوە ناچڵی جێماوە مەکتەب بە نیوە چلی جێماوە و هیچ شتیانە ئەبێ ئێمە بەکو جوعمە و خەمیز زستانان بەکو جوعمە و خەمیز ئێمە مناڵ بووین بۆ مەکتەب ڕۆژێ بارانە هەفتەیە هانە ماڵە ئایا ئەم مناڵە چۆن ساقید ناوێ چۆن ساقید ناوێ ئەبێ خۆش ئەم ڕۆژە بیبم بە قادرکەرم کولی ڕۆژە ئەبێ بیبووین بە قادرکەرم ئەو سارێ ئەو بەسە جوانەیە ڕۆژ ئەوتەیە ئاوڕێنە مامەسە هەلە و مناڵەکانمان ساقیدێ ئاوڕێنەوابێ ئایا ئەو چی لێ بکە فەرمو تەکبیری ئەمە بکەن باش ئێوە مەسام دێ شەیتانەیە ئەنفالتان لە ئەنوا و ئەشکالمانەیە لە ئەنفالمانەیە لە شەیدمان هەیە لە خزمەت گوزاری هیچمان بۆ نەکراوە بە هیچ شێوەیە باش نایەن تۆ بۆتان ناکەن کاک سەید وەڵی ئەوە بەدەست حکوومەتە کاک ئەوە بەدەست حکوومەت یا بەدەست ملەتە ئایا ئێمە ملت ئێمە بژێنەیە ئێمە ملت حکوومەت بژێنێ کامێتی ئەبێ کامیان بێ حکوومەت میلەت بژێنان میلەت حکوومەت بژێن وەڵا خۆی ئەبێ ئەگەر بیوێ من بارێ حەقە ئەبێ حکوومەتەکە ملەتەکە بژێنێ بەڵام ئیمڕۆ ملەتەکە حکوومەتەکە ژێنێ ئەگە حکوومەتێک وای بە تۆ دەتوانین بیکە یا حکوومەتی ئەمە حکوومەتی ئەوە ناکرێت برام حکوومەتی ئایا ئێمە ئەگەم چوار کەورەکە نەیاوێ بەخوا هەمومان ئەبێ دەرۆدە بکەوتایمە ئەوە کارە باە ئەوە هەتا گاز مۆریدەکە گاز مۆریدەکەمان بۆ ناکەن گاز مۆریدەکە مۆریدەکە حکوومەت دایەتی ئیختەداری نییە گاز مۆریدەکە بووە ئایا ئەمە گەرێت چ دەورێک ببینێت فەرمو ئەوە مۆریدەکە هین خۆیەتی هین خۆیەتی هەتا ناتوانێت گازی مۆریدەکە بووە حکوومەتێ ناتوانێت مانگە 2 بەرمیل گاز بووە ملەت ئیتر گەرێت ئێمە چ درێگمان بەم حکوومەتە خۆش بێت هەشت مناڵمێ پێنجان تەلەبەن پێنجان تەلەبەن ڕۆژانە لێ بمە قارکەرم ئەوە 3 ساڵە ئەم ساڵ بکاتە 4 ئەی بمە قارکەم بکەن و بابەتە بەخوا پارێکە زستان ئەم چەمانە تەمەەن لافاو زۆر و قۆت لەسەری ئاو زۆر لەسەری بوو هەمووی ڕێگابانەکە نەما بوو ڕۆژ مەلای مدیر لێرە وتم کاکە وتم وڵی وەرە ڕێگاکە ببینە سەر بەناحی قادرکەریم بڵێ وتم کاکە وەرە ڕێگاکە ببینە ئەم جاگەت ئەگەرە بسڵمان بی ئەلەی وڵای کاکە گیان تۆجێک ئەجوولەی بێژ وڵای کاگە چۆن چۆن خوارە وڵای تەکلیف دنیام لێکی وڵای ڕۆژی شۆفریندا وتم یەک ڕۆژە شۆفر ئیشەکە من دابینەکە یعنی ئەم حکومەت شۆفرمان نییە هەر تۆ مناڵ لە مەکتەبە ماڵەکانی کەس نانە ماڵەکان تریشەمانە دا تەلەبەمانەیە سەردانی چاوم بم بەگەشتێرەی گالاوێژە باڵە سەردانی چاوم بم بەگەشتێرەی گالاوێژە دەمێ ئیسا دەمێ لوقمان دەمێ سەفا هەموو ئەو گفتوگۆیە و ئەو باسوخواسەی لە گۆلەمۆ کردمان دەیخێنە بەردەم بەرپرسانی هەرێمی کوردستان ئەوان با ئاوڕێک لە گۆلەمە بدەنەوە چونکە گۆلەمۆ گوندێکە خاوەن خزمەتێکی باشی کردووە بەڵام ئەوەی کە هەیە ئەوە بوو کە بینیتان و بیستان لە خۆیان بۆ ئێمە گۆلەمۆ بەجێدێڵین دەڕۆین بۆ بەرپرسانی بەجێدێڵین بزانین ئەوان دێنە گۆلەمۆ یاخود نەخێر هەر پرگوێخن تا بەرنامەی دێبەدەیەکی دیکە خوای گەورە یار و یاوەرتان بێ شاد و سەربەرز و سەرفراز بن بەرپرسەکان گۆلەمۆتان لەبیر نەچێت خواتان لەگەڵ بەگەشتێرەی گالاوێژە دەمێ ئیسا دەمێ لوقمان دەمێ سەفاکی خوێنێ ڕێژە